کاقوبات چونکە بۆ هەموو ڕووداوانی کە ڕوویان یا بە تایبەتی ئەوەی کە لە چەمچەماڵ ڕوویا زۆر هاوکار بوو لە دەستیانی نەنکەم لە 21 نوێیەکەم ڕۆژی پاییزە حەزەکەم خوێندی ماسەر بخوێنم و لە دەرەوە سڵاو لێبێ سڵاو لە تۆش کۆتاییەکانی ساڵی 2025 پێم بڵێت چ ڕووداوێکی ناخۆش هەبووە لەم ساڵە هیچ کات بیرت ناچێت لە دەستیانی نەنکەم لە 21 نوێیەکەم ڕۆژی پاییزە کۆچی دوایی کردو و لێرە خۆتان خۆش زۆر سپاس پێم بڵێت چ شتێکی خۆشە بووە لەم ساڵە کە دڵی تۆی ئەو نەخۆش کردو هیچ کات بیرت ناچێت تەخەڕوجم کرد و خوێندنم تاوا کرد دوای 18 ساڵ شتێکی زۆر خۆش بوو بۆ من دوایتر ئاوەتی مناڵین بۆ من تۆ بڵێ ڕۆژ لە ڕۆژان بتمە زانکە و خوێندن تاواکەم باوەتەکەم گەشتوە باشە پێم بڵێ بۆ ئەم ساڵ بە چ کەسایەتیەک سەرسام بووی چا کەسایەتیەکە سیاسیە ئاینیە هەر کەسێک بە زۆر لە کەسایەتەکان سەرسام بووم یەک لەوانە ئەوە تۆ دەچێت قەڵمی سیاست حەز ناکەم زۆر توخنی سیاستکەوم کاقوبات چونکە بۆ هەموو ڕووداوانی کە ڕوویان یا بە تایبەتی ئەوەی کە لە چەمچەماڵ ڕوویا زۆر هاوکار بوو لە کەسایەتە هونەرەکانیش تەڵعات سایر چونکە بەردەوام چیرۆکانی خوێنمەوە شارەکانی خوێنمەوە و هەموو کەسێکیش خۆشی هەر من نیم هەموو کەسێکی سەرسامم پێی پلانێکی دیاریکراوت داناوە بۆ ساڵی 2026 ئەگەر بۆم بگونجێ حەزەکەم خوێندی ماسەر بخوێنم و لە دەرەوە ئەوە پلانێکیانەوە ئەگەر بشتوانم و توانای ئەوم هەبێت سینەڕۆی فیلمێکی درێژ بنووسم سپاس زۆر سپاس زۆر سپاس دەکەم ساڵێکی پڕبەختەوەری ئیشەڵڵا بۆ هەموو کورت